لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزان ئاوارەکانی مووسڵداوە لە حکومەت دەکەن هاوکاری مرۆیی زیاتریان بەسەردا دابەش بکات. لە یەکێک لە کەمپەکانی شارۆچکەی حەمام عەلیل لە باشووری مووسڵیش ئاوارەیەکی زۆر هەیە و لە ڕەوشێکی خراپدا ژیان دەگوزارێنن و خۆیان دەڵێن کەمی خۆراکی پێویست و نەبوونی ئاوی خواردنەوەی پاک و ئامێری فێنکەرەوە ژیانیان لە مانگی ڕەمەزاندا خراپتر دەکات. یەکێک لە ئاوارەکانی ژاماژە بۆ ئەوە دەکات کە تەنها 10 لیتر ئاویان دەست دەکەوێت بۆ جلشتن. ئێمە پێویستمان بە هەموو شتێکە لە پێش هەموو شتێکیشەوە هیچ دەرمانمان نییە و لە خێمە دەژین و هیچ فێنکەرەوەیەکی تێدا نییە. ئاوەشی کەممان بەدەست دەگات، ئەویش 10 لیترە، بۆیە ئەگەر خێزانەکە و لە 7 کەس پێگات بێت بیر بکەرەوە چۆن دەتوانی بژیت. بەرزی پلەکانی گەرما لەو کەمپەی مووسڵ لە نێوان 45 بۆ 50 پلەدایە. هەندێکیان ئاماژە بۆەوە دەکەن کە گەیاندنی هاوکاریە مرۆییەکان بۆیان زۆر خراپە و جگەلەوەش زۆربەیان بەهۆی پیسی ئاوی خواردنەوە تووشی نەخۆشی هاتوون و ناوەندێکی تەندروستی ژنیە ڕووی تێبکەن. دەمەوێت بڵێم خزمەتگوزاریەکان سفرن لە سەدا 25-ن. زۆر شتمان نییە، هیچ سنتەرێکی تەندروستی نییە. دەبێت بچین داوای دەرمان بکەین چونکە هەموو لێرە نەخۆشین. مانگی ڕەمەزان بە ڕۆژوو دەبین و بەشکم خوای گەورە یارمەتیمان بدات. سارباری خراپی ڕەوشیان هەندێک لە ئاوارەکانی مووسڵ بە قوڵپی گریانەوە لە چاوەڕوانی گەڕانەوەی هاوسەر و براوکوڕەکانیانن کە لەلایەن تیرۆرسانی داعشەوە دەستگیر کراون. دەڵێن ماوەیەکی زۆرە هیچ هەواڵێکیان نازانن. نەخێر هیچ پەیوەندیم بۆ نەهاتووە. هاوسەرەکەم هیچ پەیوەندی پێوە نەکردوم. هیچ گوێم لە دەنگی نەبووە. لەو کاتەوەی لە لای براکەی بوو لە نەخۆشخانە و بردویانە بۆ ئێستا وای نزیکەی مانگێک دەبێت. باپەی راپۆرتی ڕێکخراوی کۆچی نێودەوڵەتی 377,000 کەس بەهۆی ئۆپراسیۆنی ڕزگارکردنەوەی مووسڵ لە دەستی داعش ئاوارە بوون. ئەو خۆراکەشی کە لەلایەن حکومەتەوە وەری دەگرن وەک پێویست نییە. بە تایبەت شیر زۆر بەکەمی بۆ منداڵی ئاوارەکان ڕەوانە دەکرێت.